منداران سلام و رحمت و مهربانی خوای پروردگار برجه بسر همو لایک مندام خوای پروردگار برحم و بزی خوی بمان گره لو بند راستقینانی کجیانیان لسایه ایمان دا و لسایه ایمان دا دجین و دمرن براستی دنیای امرو جیانی امرو لەلایەن وڵاتانی زلهێزەوە بەوە ئاراستە دەکرێت کە ئینسان تەنها ژیانی دنیا ببینێت و گرنگی بە خوای پەروەردگار و شەریعەتی خوای پەروەردگار نەدات و ئینسان واوێ نادەکرێت کە تەنها بریتیە لە غەریزە و هەروەها بریتیە لە جەستە لایەنی ڕۆحی لێبەدەر دەکەن. بۆیە لە ژیانی ئەوڕۆدا زۆر پێویستیمان بەوەی هەیە کە ئینسان بزانێت ژیان لە سایەی ئیماندا چۆنە و ئینسان پێویستی بەوەی هەیە کە ژیانێک بەڕێکات بە شێوازێک بژیێت لە سایەی ئیمانەکەیدا بژیێت و بەپێی ئیمانەکەی هەنگاو بنێت بەپێی ئیمانەکەی تەماشای دنیا و بوونەوەر و ژیانی دنیا و ژیانی قیامەت و ئینسان کات. بۆیە کورتەیەک لە سەبارەت بەوە باز دەکەین نیعمەت الئیمان، نیعمەت و گەورەی ئیمان و هەروەها ژیان لە سایەی ئیماندا چۆنە. یەکەم ژیان لە سایەی ئیماندا ئینسان بەهۆی ئیمانەوە ڕێنمونی دەکرێت بۆ ژیانێکی شایستە، بۆ بووینینی دنیا وەکو خۆی، بۆ ناسینی ئینسان وەکو خۆی و هەروەها بۆ ناسینی قیامەت وەکو خۆی. خوای پەروەردگار بەهۆی ئیمانەوە ئینسان ڕێنمونی دەکات بۆ ژیانێکی شایستە بە ئینسانیەت وەکو خوای پەروەردگار دەفەرمێت إن الذين آمنوا وعملوا الصالحات يهديهم ربهم بإيمانهم أو كسانيك إيمان دارن و هەروەها کردەوەی چاک دەکەن خوای پەروەردگار دەفەرمێ بەهۆی ئیمانەکەیانەوە خوای پەروەردگار ڕێنمونیان دەکات. جا بۆچی ڕێنمونیان دەکات؟ بۆ ژیانێکی شایستە، بۆ ژیانێکی سەربەرزانە کە ئینسان لە دنیادا پێی سەربەرز بێت و لە ڕۆژی قیامەتیشدا بە ڕەزامەندی خودای پەروەردگار شاد بێت. بۆیە فیرعەون کاتێک کە پرسیار لە موسا دەکات، پرسیار لە موسا و هاڕون دەکات، پێیان دەڵێت قال فمن ربكما يا موسى، ئەی موسا پەروەردگاری ئێوە کامەیە؟ لە وەڵامدا موسا سەلات و سەلامی خوای گەورە لەسەر هەموو پێغەمبەران بێت دەفەرمێت قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى، پەروەردگاری من ئەو پەروەردگارەیە کە هەموو شتێکی دروست کردووە و هەروەها دوای ئەوەی کە دروستی کردووە ڕێنمونیشی کردووە کە چۆن بژیێت. تەنانەت ئینسانی دروست کردووە و بەرنامەی بۆ ناردووە، حەیوانی دروست کردووە و پێی وتووە و تێی گەیاندووە کە بە چ شێوازێک بژیێت، ڕێنمونی کردووە بۆ ژیانی، ڕێنمونی ئینسانی کردووە کە لە دنیادا چۆن بژیێت، بە چ شێوازێک بژیێت. هەموو شتێکی دروست کردووە و هەروەها ڕێنمونی هەموو شتێکی کردووە. ئەنجا دووهەم ژیان لە سایەی ئیماندا دەبێتە مایەی ئەوەی کە ئینسان بە ژیانێکی پاک و چاک بژیێت، بە ژیانێکی سەربەرزانە بژیێت، بە ژیانێکی پڕ کامەرانی و ئاسوودەیی بژیێت وەکو خوای پەروەردگار دەفەرمێت من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن، هەر کەسێک کردەوەی چاک بکات لە پیا و لە ئافرەت بەو مەرجەی کە ئیماندار بێ و خاوەنی ئیمان بێت، خوای پەروەردگار دەفەرمێ فلنحيينه حياة طيبة، ئەوە ئێمە بە ژیانێکی پاک و چاک دەیژیێنین، بە ژیانێک کە بەختەوەر و ئاسوودە بێت لە ژیاندا، بە ژیانێک کە دڵی ئارام و ئاسوودە بێت، بە ژیانێک کە قەنەعاتی هەبێت، بە ژیانێک کە ڕزق و ڕۆزیەکی پێت بدرێت. خوای پەروەردگار قەنەعاتی پێ بدا بەوەی کە لە دنیادا ئینسان پێ دەدرێت. بۆیە ئیبن القەیم جوانی فەرمووە کە دەفەرمێت گەورەترین ئازار و ئەشکەنجە لە دنیادا بریتیە لە پەرێشانی و نەبوونی ئاسوودەیی. ئینسان کە ئاسوودە نەبێت، هەموو دنیای هەبێت، ماڵ و سامانی دنیای هەبێت، بەڵام دڵی خۆش نەبێ، بڕواتان بێ هیچ نییە. ئەوە ئیمانە کە دەتوانێت دڵی ئینسان ئاسوودە و کامەران کات.
ئینسان بە غەیری ئیمان بە هیچ شتێکی دیکەی دنیایی وەکو ئیمان دڵی ئینسان بەختەوەر و ئاسوودە و کامەران ناکات. دەیبرم خی گەورە دەفەرمێ ئینسان ئەگەر ئیماندار بێت کردەوەی چاکی بێت بە ژیانێکی پڕ ئاسوودە و کامەران و ژیانێکی پاک و چاک دەژیێنین کە دەزانێ پاک چییە و پیس چییە. تەماشاکەن ئێمە بەهۆی شەریعەتەوە دەزانین ئەوەی کە حەڵاڵە خی گەورە بۆی حەڵال کردوین هەمووی لە بەرژەوەندیماندایە و پاک و چاکە. ئەوەی کە حەرامە ئەو ڕۆزانانی سەردەم بۆیان دەرکەوتووە کە پیسە و زیان بەخشە. بەڵام ئێمە دەمێک کە زانیومانە بەهۆی شەریعەتەکەمانەوە ئەوە ژیانێکی پاک و چاکە بۆ ئینسانی ئیماندار. بۆیە بەڕاستی ئیمان دڵی ئینسان ئاوەدان دەکات، ئیمان قەنەعات بە ئینسان دەدات، ئیمان ئینسان ئاسوودە و کامەران دەکات. ئەوڕۆ ئەوەی کە وڵاتانی دەرەوە و وڵاتانی بێباوەڕی هەراسان کردووە بریتیە لە نەبوونی ئاسوودەیی دەرونی کە ساڵانە چەندین کەس تووشی نەخۆشی دەرونی دەبن برام. بۆیە چیرۆکی گەنجێک جێ خۆیەتی باسی بکەین کە دکتۆر یوسف قەرضاوی لە کتێبی ئیمان و ژیاندا لە ئیبن القەیمەوە هێناویەتی کە باس لە گەنجێک دەکات. دەفەرمێ 13 کەس لە خەڵکی یەمەن موسڵمان بوون هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەر زۆر پێیان دڵخۆش بوو و ئەمری بە بیلال کرد کە خزمەتێکی باشیان بکات. بەردەوام پرسیاریان لە پێغەمبەر دەکرد صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کە لە دینەکە شارەزابن و لە دینی ئیسلام پێغەمبەر صلی الله علیه وسلم شارەزایان بکات. ئەنجا دوای ئەوەی کە ئەو وەفدەیە ویستیان بگەڕێنەوە پێغەمبەر ئەمری بە بیلال کرد گوتی سەر و دیاریەکی باشیان بۆ ئامادەکە و پێیان بدە. ئەوەی کە دەهاتە خزمەتی پێغەمبەر وەکو وەفد دیاریەیەکی چاکی پێدەدا بۆ ئەوەی کە دڵی ڕاکێشێ بەرەو ئیسلام. جا پێغەمبەر فەرمانی کرد فەرمووی سەر و دیاری باشیان بۆ ئامادەکە بیلال. ئەنجا دوای ئەوەی کە دیاریەکەیان پێدەدات پێغەمبەر پرسیاریان لێ دەکات دەفەرمێ هیچ کەسێکی دیکە نەماوە لەگەڵتاندا؟ دەڵێن بەڵێ گەنجێکمان لەگەڵدایە لە لای وڵاخەکان بەجێمان هێشتووە ئاویشمان لەگەڵدایە و لەوێدایە. دەڵێ بڕۆن بانگی ئەو گەنجەشم بۆ بکەن کە ئێوە ڕۆیشتنەوە بە ئەو گەنجەش بێتە لام. تەماشاکەن ئیمان دڵی ئینسان چۆن ئاوادان دەکاتەوە برام. ئەوە ئیمانە دەتوانێت ئینسان ئاسوودە و کامەران و دڵ ئارام کات، دڵی ئینسان ئاوادان کات. هەموو دنیا ناتوانێت بەبێ ئیمان وەکو ئیمان دڵی ئینسان ئاسوودە و کامەران کات. بۆیە ئەو گەنجە دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی پێدەناسێنێت و پێی دەڵێت دوای ئەوەی کە پێداویستی ئەوانت جێبەجێ کردووە ئەمنیش هاتووم پێداویستی ئەمنیش جێبەجێکەی. بەڵام دەڵێ ئەی پێغەمبەری خوا پێداویستی من وەکو پێداویستی ئەوانە نییە کە سەر و دیاریەکی باشت پێداون. ئەی دەڵێ پێداویستی تۆ چییە؟ ئەو گەنجەیە دەڵێ ئەی پێغەمبەری خوا پێداویستی من ئەوەیە کە دوعام بۆ بکەی خوای پەروەردگار لێم خۆش بێت، خوای پەروەردگار ڕەحمم پێ بکە و هەروەها خوای پەروەردگار دەوڵەمەندی بخاتە ناو دڵمەوە دڵم دەوڵەمەند کات. پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی دەپارێتەوە دەفەرمێ اللهم اغفر له وارحمه واجعل غناه في قلبه. خوای پەروەردگار لێی خۆش بە لەو گەنجە ڕەحمی پێ بکە و دەوڵەمەندی بخەرە ناو دڵیەوە. بۆیە دواتر پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمان دەکا ئەوەی کە بە وەفدەکانی دیکەیدا بوو بەو گەنجەیەشی دا و ڕۆیشتەوە بۆ لای ئەوانەی کە لەگەڵیاندا بوو. ئەنجا لە ساڵی دەیەمدا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مینا لە کاتی حەجکردندا بەو وەفدەیە گەیشتەوە کە لە یەمەن هاتبوونە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خۆیان بە پێغەمبەر ناساندەوە گوتیان ئێمە ئەو کەسانە بووین کە هاتینە خزمەت جەنابت لە مەدینە. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەنگ و باسی ئەو گەنجە و هەواڵی ئەو گەنجەی دەپرسێت. گوتی گەنجێکتان لەگەڵدا بوو چی بەسەر هات ماوە لەکوێ چی کردووە؟ گوتیان وەڵا ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بەخوا گەنجی ئاوامان نەبینیوە، نمونەی گەنجی ئاوامان نەدیوە، نمونەی ئینسانێکی دڵ ئارام، نمونەی ئینسانێکی بە قەنەعات. گوتیان ئەگەر خەڵک هەموو دنیا بەسەر خۆیدا دابەشکا لەبەر چاوی ئەو تەنانەت ئەو ئاوڕیشیان لێ ناداتەوە. ئەوەندە ئینسانێکی بە قەنەعاتە. برام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەوەی کە ئەو گەنجە داوا دەکات دوعای بۆ دەکات
بەو شێوازەیە دڵی ئاوادان دەبێتەوە. ئەوە کاریگەری ئیمانە برام کە دڵ و دەرونی ئینسان بەو شێوازەیە ئاوادان دەکاتەوە کە بێجگە لە ئیمان هیچ شتێکی دیکە لە دنیادا ناتوانێت دڵ و دەرونی ئینسان ئاوادان کات. بۆیە تەماشا دەکەین لە وڵاتانی ئەوروپا ئینسانی وا هەیە لە هیچ شتێکی کەم نییە، لە هیچ شتێکی دنیایی کەم نییە، بەڵام لە نەتیجەدا جاری وا هەیە تووشی خۆکوشتن دەبێت. بۆچی؟ چونکە دڵ و دەرونی ئاسوودە نیە برام. ئەوە ئیمانە، ژیان لە سایەی ئیماندا ئینسان ئاسوودە و کامەران دەکات. ئەنجا سێهەم ژیان لە سایەی ئیماندا ئینسان لە سایەی ئیمان و ئیسلامەتیدا حرمەت و ڕێز و کەڕامەتی پارێزراوە. با تەماشاکەین خوای گەورە دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئێمە ڕێزمان لە بەنی ئادەم گرتووە، وحملناهم في البر والبحر، وهروها هەڵمان گرتووە لە دەریا و لە وشکانیدا، ورزقناهم من الطيبات، رزق و ڕۆزی پاکمان پێداوە، وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا، وهروها ڕێزمان بەسەر زۆربەی دروستکراوەکاندا بەرز کردوتەوە، فەزڵی ئینسانمان داوە بەسەر زۆربەی دروستکراوەکاندا. ئەوە لە ئیمانەوە لە ئاەتی خوای پەروەردگارەوە پێناسەی ئینسان و ڕێز و حرمەت و کەسایەتی ئینسانە کە هەر ئەوەش لەگەڵ ئینساندا گونجاوە. بەڵام تەماشای ئینسانی بێباوەڕکە، تەماشای تێڕوانینی کەسانی بێباوەڕ کە بزانت چۆن پێناسەی ئینسان دەکەن. دوو لە ڕووی جەنابتەن وەکو ئاژەڵ ئینسان پێناسە دەکەن. بۆ نمونە داروین دەڵێ ئینسان لە مەیمونەوە هاتووە، دوو لە ڕووی جەنابتەن. ئەوە ڕێز و حرمەتی ئینسان و پێناسەی ئینسانە؟ بێگومان نەخەیر. ئەنجا مارکس دەڵێ ئینسان تەنها مەعیدە دەیجۆڵێنێت. ئایا ئەوە ڕێز و حرمەتی ئینسانە؟ ئەوە حەیوانە کە تەنها مەعیدە دەیجۆڵێنێت برام. ئەنجا فرۆید دەڵێ ئینسان لە جنسدا کورد هەڵهاتووە، واتە ئینسان تەنها جنسە، هەموو شتێک لە جنسدا دەبینێتەوە. دەی ئەوەش پێناسەی حەیوانە نەک پێناسەی ئینسان. ئەوە ڕێز و حرمەت و کەسایەتی ئینسان نییە برام. کەڕامەت و حرمەتی ئینسان تەنها لە دین و لە ڕێی ئیمانەوە پارێزراوە و دیاری کراوە. بۆیە تەماشا دەکەین ئینسانی ئیماندار وا تەماشا دەکات ئینسان خەلیفە و جێنشینی خوای پەروەردگارە لەسەر زەوی. بۆچی هاتووە؟ بۆ ئەوە هاتووە زەوی خوای پەروەردگار ئاوادان کاتەوە بە پێی شەریعەتی خوای پەروەردگار، ئەرکێکی یەکجار گەورەی لە ئەستۆدایە و ڕێز و حرمەت و کەڕامەتی ئینسان لە دیندا و لە ڕێی ئیمانەوە پارێزراوە. بەڵام تەماشای بێباوەڕکە ئینسان وەکو چ دەبینێت؟ ئینسان هەر تەنها وەکو مەعیدە و وەکو گەدە و وەکو جنس و وەکو خواردن و ئەوانە دەبینێت کە بەڕاستی ئەوە پێناسە و حرمەت و ڕێزی ئینسان نییە. دوو لە ڕووی جەنابتان. ئەنجا چوارەم ژیان لە سایەی ئیماندا، ئیمان نور و ڕوحە بۆ جەستەی ئینسان، دڵ و دەرونی ئینسان ئاوادان دەکاتەوە. ئیمان ڕووناکیە بۆ دڵی ئینسان. ئینسان بەرچاوی خۆی بەهۆی ئیمانەوە دەبینێت، ژیانێکی شایستە بەسەر دەبات. وەکو خوای پەروەردگار دەفەرمێت ئەوە من کانە مەیتەن فەئەحیەیناه، ئایا ئەو کەسەی کە مردوو بوو ئێمە زیندوومان کردەوە، دڵمان زیندوو کردەوە بەهۆی ئیمان و ئیسلامەتیەوە. وجعلنا له نورا، ونور ڕووناکیەکمان پێدا، يمشي به في الناس، جا لەناو خەڵکدا لەسەر زەویدا بەهۆی ئەو ڕووناکی ئیمان و ئیسلامەتیەوە دەڕوات و ژیان بەسەر دەبات. ئایا وەکو ئەو کەسە وایە کە من مثله في الظلمات ليس بخارج منها؟ ئایا وەکو ئەو کەسە وایە کە لە تاریکەیەکاندایە و هەرگیز لێی ڕزگار نابێت، بەرپەی خۆی نابینێت، نازانێت چۆن بژیێت، بە ژیانێکی شایستە و سەربەرزانە ناژیێت، بە ژیانێک ناژیێت کە لە دنیادا بەختەوەر بێ و لە قیامەتیشدا سەربەرز بێت. ئایا ئەو دوو کەسە وەکو یەک وایە؟ نەخێر، بێگومان وەکو یەکوانیە. کەواتە خوای پەروەردگار ئیمان و ئیسلامەتی بە نور و ڕووناکی بۆ دڵ و دەرونی ئینسان، بۆ عەقڵی ئینسان وەسف دەکات. بۆیە محەممەد عورەیفی بەسەرهاتێکمان بۆ دەگەڕێتەوە کە دەڵێت مامۆستایەکی بانکخواز گێڕایەوە، گوتی چوون بۆ یەکێک لە وڵاتانی دەرەوەی ئەوروپا، چوون بۆ لای دکتۆرێک کە مسلمان نەبوو. دکتۆرەکە کاتێک کە منی بینی سەر و سیمایەکم هەیە کە بە ئینسانێکی مسلمان دەچم، گوتی بەخوا دەمێکە پرسیارێکم لە دڵدایە، باش بۆ هاتی بۆ لام باو پرسیارت لێ بکەم. دەڵێ مامۆستاکە فەرمووی بزانم پرسیارەکەت چییە؟ دکتۆرەکە گوتی وەڵڵاهی من لە دنیادا لە هیچ شتێکم کەم نییە، لە ماڵ و سامانم کەم نییە، ئەوەی کە ویست پێتم ممارەسەم کردووە،
ئەو وڵاتەی کە ویست پێتم بۆی چووم سەفەرم بۆ کردووە لە ڕووی ئافرەتەوە لە ڕووی ماڵەوە لە ڕووی پارە و سامانەوە لە ڕووی ژیانەوە لە هیچ شتێک کەمم نییە و گرفتم نییە بەڵام هەرچی تەماشا دەکەم دڵم ئاسوودە و کامەران نییە نازانم بۆچی دڵم خۆش نییە و ئاسوودە و کامەران نییە نازانم بۆچی لە هیچ شتێکم کەم نییە بەڵام تەماشا دەکەم ئاسوودە و کامەران نیم بۆیە مامۆستاکە پێی دەڵێ ئاخر برام ئەتۆ شتێکت لەدەست داوە کە دڵت پێی ئاسوودە دەبێت کە بریتیە لە ئیمان بریتیە لە ئیمان و ئیسلامەتی برام ئەوەی کە دڵی ئینسان ئاسوودە و کامەران دەکات ڕاستە هەندێک شتیش کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە بەڵام بەختەوەر و ئاسوودەیی حەقیقی تەنها لە ئیمان و ئیسلامەتیدایە برام بۆیە پێی دەڵێ بگەڕێەوە بۆ ئیمان ئەتۆ شتێکت لەدەست داوە کە بریتیە لە ئیمان کە دڵ و دەرونی ئینسانی پێبەختەوەر دەبێت بۆیە خوای پەروەردگار بە نور و ڕووناکی و وەصفی ئەو ئیمان و ئیسلامەتیەمان بۆ دەکا برام ئەوە ژیانە لە سایەی ئیماندا ئینسان پێی بەختەوەر و کامەران و سەرفرازی دنیا قیامەت دەبێت ئەنجا پێنجەم ئینسان بەهۆی ئیمانەوە ڕەوشتی جوان بەدەست دێنێت ئینسانی ئیماندار ئینسانێکی ڕەوشت جوانە ئەگەر ئیماندارێکی ڕاستەقینە بێت ئینسانێکی پابەندە بە شەریعەتەکەیەوە بەڵام ئینسانی بێباوەڕ هیچ هێڵێکی نییە هیچ سنوورێکی نییە کە تێیدا بوەستێت ئەوەی کە حەز و ئارەزووی پێی خۆش بێت لە پێناوی شتێکی زۆر کەمدا هەرچی بیکات دنیا پشێوێنێت پێی هیچ نییە بەڵام ئینسانی ئیماندار وانییە برام تەماشاکەن ئینسانی ئیماندار لە ڕووی تاکە کەسیەوە ئینسانێکی دڵسۆزە بۆ کۆمەڵگاکەی خۆی چونکە پێغەمبەر دەفەرمێ الدین و النەصیحە دینداری بریتیە لە دڵسۆزی وەفاداری بە ئەمەک بووم بەرامبەر بە خەڵکو بە کۆمەلگا برام ئینسانی ئیماندار خێری خەڵکی دەوێت بەڵام ئینسانی بێباوەڕ تەنها بەرژەوەندی خۆی دەوێت لە پێناوی بەرژەوەندی خۆیدا دەژێت ئینسانی ئیمانداری ڕاستەقینە ئینسانێکی ئەمینە ئینسانێکی دادپەروەرە ئینسانێکی وەفادارە ئینسانێکە بە ئەمەکە بە وەفایە و هەروەها ئینسانێکی دادپەروەرە بەرامبەر بە کۆمەڵگاکەی بەرامبەر بە خەڵک ئینسانێکی ئەمینە و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئینسانی ئیماندار سیلەی ڕەحم بەرامبەر بە خزمەکانی و بەرامبەر بە خەڵک جێبەجێ دەکات ئینسانی ئیماندار لە ناو کۆمەڵگادا سوودی بۆ کۆمەڵگاکەی خۆی هەیە بۆ گوندەکەی خۆی هەیە بۆ شارەکەی خۆی هەیە و بۆ میلەتەکەی خۆی هەیە بەڵام تەماشاکە ئینسانی بێباوەڕ ئەوانەی هیچ نییە برام برایە گەڕایەوە گوتی وەڵی ئینسانێک پیاوێکی بەریتانی جارێکیان لە بەریتانیا گوتی وەڵی لەگەڵ دایکم لە یەک شارداین بەڵام ماوەی 7 ساڵە دایکم نەبینیوە لە کاتێکدا کە لە یەک شاریشدا دەژین 7 ساڵە دایکم نەبینیوە ئەوە ئینسانێکە کە دوور لە ئیمانە برام بەڵام ئینسانی ئیماندار دینەکەمان ئەمرمان پێدەکا خزمەتی دایک و باوکمان بکەین بە ڕەحم و بەزەیی بین لەگەڵ دایک و باوکماندا چاکەکار بین بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە کۆمەڵگاکەمان ها ئینسانی ئیماندار بزانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چەند ئینسانێکی چاکەکار و باشە برام ئەنجا لە ڕووی خێزانیەوە ئینسانی ئیماندار بەرامبەر بە خاو و خێزانی خۆی ئینسانێکی چاکەکارە وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خەیڕوکم لئەهلیه چاکترین کەستان ئەو کەسەیە کە لەگەڵ خاو و خێزان و ماڵ و منداڵی خۆیدا باشە و دەفەرموێ ئەمن چاکترینی کەسم بۆ خاو و خێزان و ماڵ و منداڵی خۆم ئەوە ئینسانی ئیماندار لە ئیمانەوە ئەو ڕەوشتە فێر دەبێت برام بەڵام تەماشاکە لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی بێباوەڕ خێزان هەر نەماوە هەڵیان وەشاندۆتەوە بەڵام ئێمە دینەکەمان ئەمرمان پێدەکات ئینسانی ئیماندار لە سایەی ئیمانەکەی ئینسانێکی پابند و بەڕەوشت و بە ئەخلاقە ئینسانێکی ئەمیندارە ئینسانێکی چاکەکارە بەرامبەر بە کۆمەڵگاکەی بۆیە ئەندازیار عوسمان بەسەرهاتێکمان بۆ دەگەڕێتەوە دەفەرمێت ئافرەتێکی ئەمریکی لە دوای ئەوەی کە موسڵمان دەبێت دوای ئەوەی کە ئیمان دێنێت و موسڵمان دەبێت دەڵێ حەز دەکەم کە هەموو ئافرەتانی ئەمریکی کۆ ببنەوە و گوێم لێ بگرن حەز دەکەم هەمووتان گوێ بگرن کە هاوار بکەم و بڵێم بە ئافرەتانی ئەمریکی بڵێم کە بەڕاستی دینێکم دۆزیوەتەوە ئاینێکم دۆزیوەتەوە کە ڕێز و حرمەت لە ئافرەت دەگرێ و ڕێز و حرمەتی بەرامبەر بە ئافرەت هەیە برام ڕێز و حرمەتی ئافرەت ڕێز و حرمەتی ئینسان تەنها لە دین و لە ئیسلامەتیدایە برام
ئەوان چاک دەزانن کە بەڕاستی لە هەڵوەشاندنەوەی خێزاندا چه زەرەر و زیانێکیان کردووە برام. بۆیە ئینسانی ئیماندار لە سایەی ئیمانەکەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئینسانێکی چاکەکارە بەرامبەر بە کۆمەڵگاکەی، بەرامبەر بە خاو خێزانەکەی، بەرامبەر بە شار و دێهات و خەڵکەکەی برام. ئەنجا ئینسانی ئیماندار لە ڕووی سیاسیەوە ئەگەر کار بەدەست بێت، ئەگەر پەروەردەیەکی ئیمانی وەرگرت بێت، ئەگەر ئیمان لە ناو دڵ و دەرونیدا بێت، بەرامبەر بە خەڵک ئینسانێکی چاکەکارە، وەکو خزمەتکار تەماشای خۆی دەکات، نەک خەڵکی پێ خزمەتکاری خۆی بێت، وەکو ئینسانێک تەماشای خۆی دەکات کە ئەرکێکی لەسەر شانە دەبێ بەرامبەر بە کۆمەڵگایەکەیدا جێبەجێ بکات. تەماشاکەن ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە دوای ئەوەی کە دەبێتە خەلیفەی موسڵمانان هەڵدەستێت لە دوای حەمد و سەنای خودای پەروەردگار وتارێک بۆ خەڵک دەخوێنێتەوە بزانێت چ وتارێکە برام. ئەوە وتاری ئینسانی ئیماندار و قسەی ئینسانی ئیماندارە، نەک ئینسان پێی وابێ کە ئەو لە عاسمانە بەڵام خەڵک لە زەویە، ئەو دەرەجەیەکە بەڵام خەڵک دەرەجە 2 و 3 و 4. ئینسانی ئیماندار پەروەردەی وانییە برام. ئینسان لە سایەی ئیمانەوە ئەگەر کار بەدەستێک بێشتێکی بەدەست بێت پێی وایە کە خزمەتکاری خەڵکە. بۆیە ئیمامی ئەبوبەکر فەرمووی ئەمما بەعد و لە دوای سوپاس و ستایشی خوای پەروەردگار فەرمووی ئەیوهە الناس ئەی خەڵکینە فإني قد وليت عليكم ولست بخيركم. قلت أمن بوما كار بدستي إيوة كار بسبردراوي إيوة بەڵام مانای ئەوە نییە کە من لە ئێوە باشترم. هابرام ئیمان چ بە ئینسان دەڵێت؟ ئیمان چ فێری ئینسان دەکات؟ ئەمن کار بەدەستی ئێوەم کراومەتە ئەمینداری ئێوە بەڵام مانای وانییە کە ئەمن لە ئێوە باشتر بم. بۆیە دەڵێ فإن أحسنت فأعينوني وإن أسأت فقوموني. ئەگەر چاکەم کرد لە چاکەدا پشتگیریم کەن، ئەگەر خراپەیەکم کرد ڕاستم کەنەوە لە خراپەکە و بمگەڕنەوە لە خراپەکە. هابرام ئینسانی ئیماندار چۆنە؟ ئینسانی ئیماندار چۆن فێر دەبێت کە ئینسان شتێکی بەدەست بێت چۆن قسە بکات، چۆن کار بکات، چۆن خزمەتی خەڵک بکات. برام ئەوە ئینسانێکی ئیماندارە، ئەوە لە سایەی ئیماندا بەدەست دێ. برام ئەوە ژیانە لە سایەی ئیمان و لە سایەی ئیسلامەتیدا. کەواتە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە پێمان دەڵێت بەڕاستی ژیان لە سایەی ئیماندا بۆ دنیامان بەختەوەریە، بۆ دنیامان سەرفرازیە، بۆ دنیامان پابەندی و ئەمینی و دەستپاکیە، و بۆ دنیامان مایەی دڵخۆشی و ئاسوودەیی و کامەرانی دنیامانە. لە هەمووشی گەورەتر بۆ قیامەتیمان ژیان لە سایەی ئیماندا مایە ڕەزامەندی خوای پەروەردگارە. ئینسان لە دنیادا لە سایەی ئیمانێکی ڕاستەقینە بەختەوەر و ئاسوودە و کامەران دەژیێت، و لە هەمووشی گەورەتر لە ڕۆژی قیامەتدا سەری بەرزە لە بەردەم خوای پەروەردگاردا. خوای پەروەردگار لێی ڕازیە، دەیخاتە ناو ناز و نیعمەت و بەهەشتی خۆیەوە. ئێمەش دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی، بۆ خاتری گەورەی خۆت کەی، وامان لێ بکەی کە ژیانمان لە سایەی ئیمان و ئیسلامەتیدا بێت، بە ئیمانەوە بمان ژینی و بە ئیمانەوە بمان برێنی. وامان لێ بکەی کە لە ئیمان و ئیسلامەتیەکەمان چاکتر حاڵی بین بۆ ئەوەی کە چاکتر لە خزمەتی ئیمانەکەماندا بژین. وامان لێ بکەی بەختەوەر و کامەران بین لە دنیادا بەهۆی ئیمانەکەمانەوە سەربەرز بین، لە ڕۆژی قیامەتیشدا لەو کەسانە بین کە سەرفراز دەبن، ئەتۆ لێیان خۆش دەبی، دەیان خێژێ ڕەحمەتی خۆت بە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتیان شاد دەکەی. یا ڕەبی خوایە گیان بمان گێڕی لەو جۆرە کەسانە بەختەوەر و ئاسوودە و کامەرانی دنیا و قیامەتمان بکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.